یەکێکە لە گەڕەکەکانی بەکرەجۆی سلێمانی. ژمارەیەکی زۆری سەگی بێلانە لە گەڕەکەکان دێن و دەچن. هەبوونی ئەو ژمارە زۆرەی سەگی بێلانە لەو گەڕەکانە هاوڵاتیانی کردووە بە دوو بەشەوە. بەشێکیان دەڵێن پێویستە ئەو ئاژەڵانە کۆ بکرێنەوە چونکە ترسیلەی منداڵان هاوڵاتیان کردووە منداڵان دەگەزێت. من هەموو بەیانیانی ئەو ڕۆژەی سێ ڕۆژێک مناڵەکانم بەیانیانن خۆمەیان بۆ مەکتەب ناتوانم بڕۆن لەبەر سەگ دانەیەک نیە دوان نییە بە هەموو بەیانیانەکە لە پێشیان زیاد لە 15 دانە بەرەو پێشت دێ. ئیتر 2 ساڵ من یعنی مناڵم سەگ گرتوێتی هاتچۆی دکتۆرم پێیان کردووە. بەشێکی دیکەی هاوڵاتیانیش داوا دەکەن هاوڵاتیانی دیکە ئازاری ئەو سەگانە نەدەن تاوەکو ئەوانیش زیانیان پێنەگەیەنێت. لەبە هەیە پەتیەکاتە میل بە ماتۆر ڕایەکێشێت ئەویش پێ بلا مەرتەیە یان بە پاسکیل یان بە ماتۆڕەکە بەسەر قاچیانە ئەڕۆن ئەوتە سەگی لێ قاچی شکاوە دەستی شکاوە. ئاژەڵ دۆستان و ژینگە دۆستان نەزۆککردنی ئەو ئاژەڵا بێلانانە و کۆکردنەوەیان لە شوێنێکی تایبەتدا بە چارەسەر دەزانن نەک لە ناوبردن و کوشتنیان. چارەسەر ڕاستەقینەکە بریتە لە دروستکردنی شێڵتەرێک و لەو شێڵتەرەیە پرۆژەیەکە بێ بە ناوی پرۆژەی TNR واتە گرتن نەزۆکردن گەڕاندنەوە ئەگەر نەشگەڕێنرێنەوە لەوێ بهێڵدرێنەوە. یعنی ئێمە خۆمان وەکو ڕێکخراوی پاکۆ ئەگەڕێین سوالمان کردووە بۆ ئەوەی کە شتێک پەیدا بکەین بتوانین ئەمەلیاتی پێ بکەین توانی ومانە 200 سەگ ئەمەلیات بکەین. ئەمە ڕاستە ژمارەیەکی کەمە بەڵام ڕێگریمان کردووە لە دروستبوونی 2000 سەگی تر لە ناو کوچە و کۆڵانەکان. سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا لە هەوڵی چارەسەرکردنی بەربڵاوی سەگدان لە ناوچەکاندا. شارەوانی سلێمانی هەستا بە دابینکردنی شوێنێک لە نزیک سەیتەری عربەت بەڕووبەری 5 دۆنم و ئەکەوێتە ناو پارکێکی داخراوە گونجاوە بۆ ژینگەی سەگەکان. تقریبەن کارەکانی لە تەواوبووندان و دوای تەواوبوونی کارەکانی هەوڵە دەین چەند تیمێک دروستەکەین. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی چەند تیمێک دروستەکات لە گەڕەکەکانە سەگەکان ئەگیرێن و ئەگوازرێنەوە بۆ ئەو شوێنە و لەوێ بە ئاگاداری ڤێتەرنەری ژیانێکی گونجاویان بۆ دروست ئەکەن و ئەو دیاردەیە بە شێوەیەکی گونجاو و زانستی بە یەکجاری بنابڕاکرێت لە ئایندەیەکی نزیکدا. ئاژەڵی سەگ سروشتی وایە لە ساڵێکدا 2 جار بەچکەی دەبێت و لە هەر جارێکیشدا زیاتر لە 10 بەچکە دەخاتەوە. ئەمەش دەبێتە هۆی زیاتربوونی ژمارەیان و بەربڵاویان بە ڕێژەیەکی زیاتر لە کوچە و کۆڵانەکاندا. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.